هەڵبژاردنەکە دەبینەوە گەورەترین سەرکەوتن بەدەستدێنی ئەم ویلایەتە بۆ ئێمە زۆر گرنگە هەر بۆ بۆنەوە باشە ئەوان بۆچی ملیۆنان کارتی دەنگدەرانی لە خوازراو دەنێرن لە کاتێکدا کە تۆ خۆت ئامادەی بچیت دەنگی خۆت بدەیت بەڵێ ناردنی ئەم کارتی دەنگدانە تەنها ڕێگە بۆ ئەوان و بەهۆیەوە ئێمە ویلایەتی کارۆلینای باکوور و نیڤادامان لەدەستدا لە هەندێک حاڵەتدا تۆ بۆ خۆت داوای کارتی دەنگدان دەکەیت ئەوە کارێکی ئاساییە کە تۆ دەتەوێت بەو جۆرە دەنگ بدەیت و ئیمزا لەسەر کارتەکەت بکەیت بەڵام ناردنی ملیۆنان کارتی دەنگدان بەبێ ئەوەی کە داوات کردبێت نەخوازراوە و ئەوان بۆیە ئەم کارە دەکەن لەبەرەوەی تەنها ڕێگەیە بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنن ئێستا جۆ بایدن دەڵێت پێویستمان بە یاسا و سیستمە نەخێر وا ناڵێت و ناتوانێت دوا بڵێت لەبەر ئەوەی هەموو چەپەکان لەدەست دەدەن هەر بۆ زانیاریتان بایدن هیچ سۆزێکی نییە بۆ ئەمریکیە ئەفریقیەکان ساڵانە سەدان و هەزاران کەس لە ئەمریکی ئەفریقایەکان لەو ویلایەتانی کە دیموکراتەکان بەڕێوەی دەبن دەکوژرێن و کەسیش باسییان ناکات هەست و دڵی من و پارتەکەم لەگەڵ ئەو هاوڵاتیانەدایە بەڵام بە توندی دژی ئەو توندڕەوانە دەوەستینەوە کە تونند و تیژی لە کۆمەڵگاکەمان بڵاو دەکەنەوە You don't want to be dealing with the left. These people are stone cold crazy. You don't want to be dealing.